ئێمە وەکو فەرمانگەی وەرشوران خەڵازی سەر بە وەزارەتی ڕۆشنبیری ولاوان ئەمڕۆ هەستاین بەکردنەوەی خولێکی ڕاگەاندن بۆ خەڵکی شاری خەڵازی خۆشەویست خولەکەمان وەکو وەفایەک بۆ ڕاگەاندکا و ڕۆژنامەنووسی جوانەمەرە کاک هونەر ڕەسوول کردوێتەوە لەژێ ناوی ئەوەی وەک وەفایەک بۆ هونەر ڕەسوولە خولەمان دەست پێ دەکەین. خولەکەمان بۆ ماوەی 2 هەفتە بەردەوام دەبێ ڕۆژانە لە فەرمانگەی وەرشولاوانی خەڵازێ خولەکەمان بەردەوام دەبێەوە هەر ڕۆژەی لەلایەن کەسێکی شارەزا لە بوای ڕاگەاندنیان پسپۆڕیان ئەکادیمی لە بوای ڕاگەاندن وانەکان دەوترێنەوە و ڕۆژانە بۆ ماوەی 2 کاتژمێر لێرە وانە دەخوێندن و بەرناممان هەیە لە کۆتایی خولەکەشدا بۆ ئەوەی بە شێوەیەکی پراکتیکی ئەم بەشداروانی خولانە سوود لە خولی ڕاگەاندنەکە ببینن سەردانی کەناڵەکانی ڕاگەاندنی دەکەین و بە شێوەیەکی پراکتیکی وانەکان دەخوێنرێت.